بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەلایەن خۆم و هاوڕێیانی هاوکارم گەرمترین سڵاوەکانتان پێشکەش بێت. زۆر خۆشحاڵین کە دووبارە دەبین بە میوانی ماڵەکانتان و لە خزمەتتانداین بۆ هەڵقەیەکی دیکای بەرنامەی ژیانەوە. خۆشەویستان، لە بەرنامەی ژیانەوە هەموو جارێک دەڕووینە سەر بابەتێکی گرنگ لە کێشە کۆمەڵایەتیەکان و بابەتێکی نێدەدەینە بەر باس و لێکۆڵینەوە. خۆپەروەردەکردن لە کۆمەلگای سەرمایەداری و ئەرکی بنەماڵە لەم سەردەما بابەتی بەرنامەی ئەم هەفتەیەمانە. لە بەرنامەی هەفتەیەمان لەگەڵ دوو بەڕێز دەبینە میوانی ماڵەکانتان، خاتوو کەژاڵ ئادەمی، هونەرمەند، شاعیر و هەروەها پسپۆڕی دەرووناسی، ئەندامی سەندیکای دەرووناسی سوێد و خاوەن ئەزموون لە دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکان و پسپۆر لە چارەسەرکردنی تەنگەژەی پاش زەبری دەرونی PTSD و هەروەها دەڕوینە لای میوانی کترمان هەوڕێ متەلبی ئەنوەری، پێشمەرگەی کۆمەڵە و کادری ئەندامی حزبی کۆمونیستی ئێران. هەردوو ڕێزان بەخێر بێن. زۆر سپاستان دەکەم. کاک متەلب بەخێر بێن. سەر چاوم لە خاتوو کەژاڵەوە دەستی پێ دەکەین. خاتوو کەژاڵ بەر لەوە بڕین لە لای پرسیارەکان پێمان خۆش بوو زیاتر خۆتان پێمان بناسیێن. سلااو ڕێزم هەیە لە خزمەت ئێوە، لە خزمەت میوانە بە ڕێزەکەتانەوە، لە خزمەت هەموو بینەرانی خۆشەویست. کەژاڵی ئادەمی هەروواکە فەرمووتان پسپۆری دەروون ناسم لە وڵاتی سوێد. ساڵانێکە بێت کە لەم بوارەدا ئیشەکەم و ئیشی سەرەکی منە لێرە، هەم لەگەڵ منداڵ و نوێلا و ساڵانە ئیشم کردووە، هەم لەگەڵ گەورە. دیارە تەخەسوسم هەیە لە بواری مەسئلەی تراوما و تراژێدی و کەسانێکە لەو بوارەیە تراژێدیان دیوە و لە دەرمانکردنیەوەنە، بەڵام بەگشتی لەگەڵ هەموو نەخۆشی دەرونیەکان سەر و کارمان هەیە. پێم وایە ناساندنێکی زۆر جوانتان کرد، سپاس دەکەمەوەی کە پێویست بوو فەرمووتان. بەخێر بێن دیسان. خاتوو کەژاڵ گەرەکم و وا دیارە هەم کچان لە بواری دەرونیەوە جیاوازیکیان هەیە لەگەڵ پڕانە، بەس من پێم خۆش و پێمان ببێژیت کچان لە بواری دەرونی عاتفی و یان هەر کێشێکی سەر لە چە تەمەنێکەوە تووشی خەسار دەبن و بۆچی؟ دیارە کچان و کوڕان بەرحەڵ جیاوازیان هەیە لە شێوازی هەستەکان، نزیکبوونەوە بە هەستەکانیان، بەڵام بەگشتی وەکو ئینسان کە وەک بوونەوەرێکی زیندوو و ڕەوانێکی ناسک کە هەمیشە تحتی تەأسیری دەوروبەری هەیە، ئەتوانم بڵێم کە لە هەموو تەمەنێکە ئیمکانی تووشبوون بە کێشەی دەرونی سپێسنەکە نەخۆشی دەرونی بێ، بەڵام کێشەهایەکی دەرونی و ڕەوانی لە هەموو تەمەنێکە ڕیسکی ئەوە هەیە. بەڵام چەند فاکتەرێکیش هەن کە کاریگەریان هەیە لەسەر مۆزوعەکە. فاکتەرێکی یەکەم کە شوێن و ژینگەی گەورە بوونە، ماڵ و بنەماڵەیە کە تێدا گەورە بوون، شێوازی معاملەکردن لەگەڵ مناڵەکە لەگەڵ کەسەکە تەأسیری هەیە لەسەر حورمەتی نەفسی، لەسەر تێڕوانینی بە دنیای دەوروبەری. فاکتەرێکی تر کە تەأسیری هەیە کۆمەلگایە کە تیایدا گەورە بین، چ تەسویرێ لە خۆمان بە خۆمان هەدات و هەروەها لەسەر بڕوا بەخۆبوون لە هەموو بوارەکانە، حتا لە بواری بەرەو ڕووبوونەوە لەگەڵ سەختیەکانی ژیان تەأسیری هەیە. مەسئلەیەکی تر مەسئلەی ژێنێتیکە لە بنەماڵەیەکە کە سابقەی بوونی نەخۆشی دەرونی هەیە، ئەمە ئێمە وەکو ڕیسکێ چاوی لێ یەکەین کە لەوانەیە ئینسانەکە تۆزێ ناسکتر بێ بۆ وەرگرتنی ئەو زەبران. دیارە بۆ معنانیە کە هەر کەسێ لە ناو خانەوادەیەکە کە مشکلی ڕەوانی بۆ بێ حتمەن تووشە بێت، ئەسڵەن مەبەستم ئەوە نییە، بەڵام وەکو ڕیسکێک چاوی لێ یەکەین. دوایش بەرحەڵ شت هەیە کە لە ناو ژیانە پێش دێت، مەسئلەی تراژێدیە، ڕووداوە سەختەکان، ئەمە هەموو ئەمانە ئەوەی لە ئینسان ئەوێت کە بەرحەڵ بەرەو ڕۆی بێت و لەگەڵی دەست و پەنجە نەرم بکات و ئەو شێوازی دەست و پەنجە نەرمکردنە چەند سەرکەوتوو ئەبێت یان نابێ، ئەوە تەأسیری. بەڵام شتێکە زۆر بەمان یەک ڕاین لەسەری وەختێک لە دەروونناسەکان باس دەکەین، ئێمە دوودانە تەمەن، دوودانە دەورە لە ژیانە وەکو دەورەهایەکی حەساس ناویابین. دەورەی یەکەم 5 ساڵی یەکەمی ژیانە، کەواتە لە وەختەوە کە ئینسان لەدایکە بێ و 5 ساڵی یەکەمی ژیانی چ شت هەیە لەو 5 ساڵەدا ڕوو ئەدات تەأسیری هەیە لەسەر باقی ژیانی ئینسانەکە.
چونکە لەو تەمەنایەکە ئینسان تەسویرێ لە دنیا وەکو شوێنی ژیان دروسە بێت لە زێهنیە، تەسویرێ لەوەی کە من چنێ ئەمنم لەناو ئەم دنیاە، تەسویرێ لەوەی کە حمایەتی ڕەوانی و عاتفی من چۆنە، بە شێوازێتوانم خۆم دەرببڕم. ئەمانە دیارە پەنج ئەو مناڵە چکۆلەیە، بەڵام ئەو تەسویرە بنەڕەتیانە دروسە بێت. دەورەیەکی تر کە هەروەها وەکو دەورەیەکی حساس ناویە بین دەورانی نوێلاویە کە تقریبان لە 11-12 ساڵانەوە دەست پێەکە. لەو تەمەنەیە ئینسان جیاییەکی ڕەوانی وەرەگرێت لە دایک و باوکی و وردە وردە ئەچێتەوە بەناو خۆیانوە لە شوێن هۆویەتێکی مستەقل و سربەخۆ ئەگەڕێت. لەو تەمەنەیە زۆرتر گیرایی هەیە بۆ شتایەکە لەناو محیتەکەیە ڕوئەدات و هەر بە نسبەتی زۆربوونی ئەو گیراییە ڕیسکی ئەوەی کە تووشی کێشە هایەک ببێت ئەچێتە سەرەوانێ. بە کورتی ئەگەر بنەوێ جامعیەتی پێ بدەم ئەتوانم باسی ئەم چەند فاکتەرەتان بۆ بکەم. زۆر باشە، بەلەو بڕینە سەر پرسیاری تر بۆ دادەکەژاڵ پێم خۆش و هەر لەم بابەتەوە پرسیاری کەین لە هاوڕێ متەلب کە ئاماژەی پێ کرد منداڵ لە 1 تا 5 ساڵەیەوە لەناو بنەماڵە پەروەردە دەبێت. بەس بزانین پرسیارەکەم وەیە کاک متەلب پەروەردەکردن لە فەزای ئاموزشی لە مەدرسەکانە دەبێت چۆن بێت؟ لەگەڵ ڕێز و سڵاوم بۆ خۆت و بۆ میوانە بەڕێزەکەتان، هەروەها خۆشەویستیمەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و مادوونەبوونیش بۆتە سەنداکاران. زۆر سپاس لە بانکێشتەکەتان. من پێم وایە نەهادی ئاموزش یا ئاموزش و پەروەردەش یەکێ لەو نەهادە هەرەگرین و موهیمانەیە کە لە جەوامعی بەشەریا زۆر زۆر ئێتمامی پێدەن، زۆر زۆر تایبەتمەندی پێدەن. هۆکارەکەشی ئەوەیە کە مەجموعەیەک لە نەسل‌هایە گەورەکە کە تەسیراتێکی بەسزایانە بێت لەسەر جامعە و ئایندەی و جامعە لە ئەستۆی ئەو نەهادی ئاموزش و پەروەردەشەیە کە بە پەروەردەکردن و بارهێنان چ لە بواری ئاموزشی خوێندن چ لە بواری پەروەردەوە ئێستاداد هەیەک و فراگیریە و ئێستادادانەوە لەگەڵەوە ڕشتێکی مثبەت و هەروەها نبوغی فکری لەو جامعەیە لە ئەستۆی ئەو نەوجەوان دانیژاوزانەیە کە لە ڕێگەی پەروەردە و لە ڕێگەی ئەو نەهادەوە مەسئولیەتی ئەگرێتە ئەستۆ. بەڵام لە جەوامعەکان بە شێوەهایەکی بوونەوە بوون فەرقیان هەیە. ئێستا لە جەوامعێکی غەربیە بە شێوەیەک سیستمی ئاموزش پەروەردەش جیاوازە لەگەڵەوەی کە بە شێوەیەکی کە پەروەردە ئەکرێت و کاریگەری سیاسی یا کاریگەری بیرۆکەی مەسەبی یا کاریگەریەکانی کە هەموو ئەمانە ڕێکدانەوەی هەیە لە شێوەی پەروەردەکردن و بارهێنانی ئەو نەو نەهالانە یا ئەو نەو جوانانە کە ئایندەی و جامعە دروست دەکەن کە متاسفانە بەهۆی ئەوەی کە ئێمە باسی جامعەی ئێرانەکەین بەگشتی ئەو نەهادی ئاموزش پەروەردەشەیە کە لە ئێرانە نەهادێکی ڕەسمیە لە اختیاری دەوڵەتایە و دەوڵەت لە ڕێگەی مەجموعە سیاسەتایەک و مەجموعە بەرنامەڕێژیهایە کە بۆ خۆی مەبەستێتی وایەوێ ئەو جوانانە بەو سەرکە و بۆ مناسبات و بۆ ساختارێک کە خۆی ساختارێکی ئیسلامیە باریان بێنێ و متاسفانە ئەمەش بە شێوەیەک بێت کە کاریگەری نێگەتیڤ دانێ و ئەو نبوغە فکریانە یا ئەو ئێستادادانە بە شێوەیەک تاتی تاسی قەرارەدا کە زۆر جار هۆکاری لێ بێتەوە کە بەهۆی نابەرابەری‌هایەکی ئیجتیماعی کە لە جامعەیە هەیە چ لەباری ئیجتیماعیەوە چ لەباری اقتصادیەوە تاسیرێکی بەسزادانێ لەسەر ئەو قشرای مختلفی جامعە، لەوانە ژنان، لەوانە جوانان، لەوانە نەونەهالان. ئەوەیەکە ئەمە گرنگی و تایبەتمەندیەکەی ئەوەیە کە متاسفانە بەهۆی جمهوری ئیسلامی تا ئێستاش دوای 45 ساڵ حاکمیت، دوای 45 ساڵ دەسەڵاتێکی مرتەجە لێکەوتەکانی ئەوەیە کە ئێمڕۆکە لە جامعەی ئێرانە ئەیبینین لەمسیەکەین بەعنوە ئەشکاڵاسیبهای ئیجتیماعی لە زۆر هەر لە معتادبوونەوە هەتا مناڵانی کارە دانیژاوزانەکە خانەوادەکانیان بە هۆکاری اقتصادی کە ناتوانن مناڵەکانیان هەزینەی تحسیلیان بدەن، ناتوانن هەتا هەزینەی زندگی خۆیان کافی نییە، مەجبور ئەبن ئەو مناڵانە تەرکە تەحسیلەکەن و
بنە مناڵی کار ئەچنە بازاری کارەوە و لەو ڕێگەوە متاسفانە تووشی ئەنواع و ئەشکال ئاسیبای اجتماعیە بن کە ئەکرێ لە داهاتوە بە شێوەیەکی چەڵتر و پڕتر باسی بکەین. زۆر سپاس. خەت و کەژاڵ پرسیارەکەی من ئامەیە ئەگەر کچێک کە ویستی بڵێ بەدایکی وەیان هەر یەک لە ئەنجامانی بنەماڵەکە گیرودەی ئەو گرفتە بووم گرفت مەبەستنەوەیە کە کەم کەس بتوانێت کەم کچ بتوانێت لەگەڵ دایک و باوکیە بڵێ بن گیرودەی بۆ نمونە گیرودەی خەموکی بووم یا گیرودەی احتیاط بووم چون لەواترسێت بکوژرێت لەواترسێت ئاخکرێت دەربکرێت لە ماڵ یا هەر گیر و گرفتێتر کەسی بەرامبەری دەبێت ئەرکی چی بێ بەرامبەر بەم کچەکە بە جۆرێک لە جۆرەکان گیرودە بووە. شتێک کە لە کۆمەلگای ئێمە دیارە بەخۆشیەوە لەم ساڵانی ئەخیر زۆر بەرەو پێشتر چووە بەڵام هێشتا کاری زۆر زیاتری ئەبێ لەسەر بکەین ئەویش لابردنی تابۆی ئەوەی کە تۆ حاڵت خراپ بێ لە بواری دەرونیانێ ئەمە هێشتا لە کۆمەلگای ئێمەیە و حتا لە زۆر لە کۆمەلگا ئەوروپاییەکان بەڵام کۆمەلگای ئەوروپا هەست دەکەم تۆزێ ڕاحەتترن لەگەڵ مەسئلەکە بەڵام لای ئێمە زۆر پێمان شتێکی ناخۆشە زۆر وەکو تابووە باسیەکەین هەر بەو خاترە بووەتە هۆی ئەوەی کە ئێمە زۆر بەکراوەی نەتوانین باسی کێشەکانمان بکەین زۆر فێر نەبووین ئەوەی کە وشە بخەینە سەر هەستەکانمان وشە بخەینە سەر فکرەکانمان چونکە وەکو شتێکی ناخۆش چاوی لێکرێت ترسێ دروستەکە لە ناو بەرامبەرەکە زۆر جار پێم وایە بەهۆی ئەو ترسەوە کە لە وەختێکە هەستێ دێ باسی کێشەیەکی دەرونی خۆیەکە بەهۆی نیگەرانیەکە لە ناو بەرامبەرەکەیە دروستیەکە کارێکە بەرامبەرەکەی ئەیکا دەسەکە بە نەسیحەتکردن یا ئەوەی خێرا ئەگەڕێت بۆەوەی لە شوێن چارەسەرێک بێ بۆی ڕێ حەل لێ بخاتە بەردەمی و ئەمە لە حەقیقەتە یارمەتی نییە ئەوەی کە ئەگەر بنوێ وەکو پێشنیارێک یەکەم شت ئەوەیە کە ڕاحەت بین لەگەڵ مەسئلەکە بەکراوەی وەری بگرین پرسیاری زیاتر بکەین بۆ ئەوەی تێبگەین بۆی بتوانین خۆمان بخەینە جێ ئەو کەسەوە لە ڕەوانگەی ئەو کەسەوە بڕوانینە شتەکە تا بۆکە پشکێنین هاودڵی بکەین تێبگەین لە مەسئلەکە زۆر جار بەڕاستی وەختێک کەسێ دێ باسی کێشەیەکی دەرونیەکات و باسیەوەکە چییە هۆکەی لەوانەیە لە خۆمە نەفکرکەینەوە منیش بوایەتم هەرەو هەستەمە بوو و ئەمە بۆ خۆی بە جۆرێ لابردنی تابۆیە لەسەر شتەکان کە تۆ وەکو نەخۆش ئێمە زۆر خێرا وەکو نەخۆش چاو لە ئینسانەکانەکەن بەتایبەت وەختێ دێتە باسی ڕەوانی و دەرونیەوانێ بەڵام ئینسان هەمیشە لەگەڵ خۆی و لەگەڵ دەرونی خۆیان دەرگیرە قەزاوەت نەکەین کەسەکە و پاڵپشت بین بۆ وەرگردنی یارمەتی پاڵپشت بین بۆ ئەوەی کە کەسەکە بتوانێت بۆ خۆی یارمەتێکە خۆمان ناتوانین یارمەتیە بدەین پاڵپشتی بین بۆ ئەوەی یارمەتی وەربگرێت یارمەتی پرۆفشنال وەربگرێت و ئەوەی کە مەوزوعی ڕەوان مەوزوعی کێشەی ڕەوانی مەوزوعێکی ئینسانیە فقط متعلق بە تەیفێک و گرۆهێک نییە هەر ئینسانێ هەر ئان لە ژیانیە ئیمکانی هەیە تووشی ئێسترا ببێت تووشی خەمۆکی بێت تووشی دوودڵی و شک بێت یعنی نەترسین لە مەسائل وەختێکە لە زەهنی خۆمان نەڕاحەت بین لەگەڵام شتانە ئینسان وەکو مەوجودێکی زۆر زۆر پیچیدە چاو لێ بکەین کە هیچ شتێک عیب نییە هیچ شتێک سەیر نییە لە ئینسانەکەدا هەر ئەم نوعی پێڕوانینە من پێم وایە هەنگاوێکی زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی کە زۆرتر بتوانین باس بکەین تەبادلی نەزەر تەبادلی ئیحساسات بکەین لە مۆردەکانەوە زۆر جار من پێم وایە کێشە دەرونیەکان لە بێدەنگیەوە دروستە بێت یعنی تۆ لە بێدەنگی خۆتا بۆ ماوەیەکی درێژ پایەن بێ هیچ یارمەتیەک و هیچ کۆمەکی هەوڵدا و هەڵداون دەرونی خۆتەوە وردە وردە نوقم بوویت لەناو ئەو دەرونەداوە وەکو کێشەیە خۆی دێتە دەرەوە وەکو شتێکدا بەزێن مەگات لەم بوارە کاک متەلێب ئەرکی معلمان لەم سەردەمە کە کۆماری ئیسلامی خۆی سپاندووە بەسەر هەموو ئۆرگانەکانی بە ئیسڵام بژین دەوڵەتیە مردمیە هەموو دەوڵەتێکی خۆسەپێنەرە
تەنانەت سەیتەرێکی خۆی شخص سەر ئاموزش و پەروەرش ئەمەوێ ئەوە بزانین معلمان کەسێکە کە بێگانەیە لەگەڵ بنەماڵی ئەو منداڵەوە لە عینی حاڵیشە کەسێکە کە ئەو مناڵە ئەتوانێت متمانشی پێ بکە ئەرکی ئەو معلمە بەرامبەر بە مناڵێک کە تووشی کێشێکی دەرونیان ئەوەی کە متەوەجێ بێت ئەو منداڵێک تووشی کێشێکی دەرونی بووە ئەرکی ئەو معلمە چییە؟ پرسیارێکی جوانە پێم وایە هەرو هۆکارانی کە هەوڵەکەژاڵ بە دروست ئیشارەی پێکرد کە ئەو مجموعە لێکەوتانە ئەم مجموعە لێکەوتانە کە هەوڵەکەژاڵ بە دروست ئیشارەی پێکرد هۆکارێکی بنەڕەتی هەیە ئەم هۆکارە بنەڕەتیە گەڕێتەوە بۆ حاکمیەت گەڕێتەوە بە دەسەڵات ئەگەڕێتەوە بۆ مجموعی ئەو قوانین و ئەو محدودیەتانەی کە لە ڕێگەی دەسەڵاتەوە بە شێوەی قانونمەندکاری پێەکە و لێکەوتەکانی ئەوەیە کە تاسیرەکاتە سەر بەگشتی بە قەول نەقشێکی تایبەت بە تاسیرەکاتە سەر تاک بە تاکی ئینسانەکان لەم کۆمەلگایە هۆکارەکەشی بەشێکی زۆری نەبوونی تەرحێکی دروست لە شێوەی ئیدارەکردن لە شێوەی بەڕێوەبەردن لە شێوەی بۆ نمونە مەسەلەی بوجە بۆ نەهادێکی وەکو ئاموزش پەروەرش کە نەهادێکی زۆر گرنگ و حیاتیە لە هەموو جاوەجاوانی بەشەریە ئەو بوجەی کە دەوڵەتی جمهوری ئیسلامی تەرخانیەکە بۆ حاڵە نەهادهای مختلف لەوانە نەهادی بۆی قەزاییە چوزانم نەهادهای ئیتلاعات نەهادهای بودجەی نظامی چوزانم ینی ئەو تەوەجوهە زۆر بە دەرەجاتێک کەمترە بۆ نەهادێکی هاواگرنگ و باوش بەرجا ئەم نەهادە بلەخەرە خەڵقانێکن کە بە شێوەیەکی علمی یا بە شێوەیەکی دروست بوونەتە معلم و ئەم معلمانە بەهۆی نەبوونی نەبوونی حقوقێکی دروست کە وەریگرن بۆ بە شێوی ژیانی خۆیانەوە نەبوونی هیچ گونە تەشەکولێک و هیچ گونە ڕێکخراوەیە کە بتوانن لەوێت خاستەکان و مەتالباتەکانی خۆیان تامینکەن و ئەو وەزیەتە اقتصادی معلمان وە بۆ خۆشیان وای لێکردووە کە ئەمانیش بەنەوەیەک تاثیراتێکی خراپی لەسەر وجودی ئەماندانەوە تۆ هەر سیستمێک کە بەتایبەتامش بەسەکەین معلم ئەبێ حەدی ئەقل هەر دەورەیەک جا ساڵانە بێ یا بە 2 ساڵ جارێکە ئەبێ مەجموعەیەک ئابدەیت کرێتەوە یا بەنەوەیەک ئاموزشێکی نوێیەکە لە جاوامی بەشەریەت دروستە بێ یا تەرحایەکی لە دنیای مەجازیایە بە هەر وەسیلەیەکە ممکنە ئەمانە دووبارە سەر لە نوێ ئاموزش بدرێن بەڵام نەبوونی ئەم ئاموزشە نەبوونی ئەم بودجەیە نەبوونی ئەو عەقلیەتە وای کردووە کە معلمینیش بە شێوەیەکی خۆبەخشانەیە بە شێوەیەکی سنەتی یا بە شێوەیەکە ڕەوتینە لەو جامعەیە دانیشتووە کار و فعالیەتی خۆیەکە بەڵام هەمزەمان لەبەر وەزعیەتی اقتصادی مەجبورە بێ کە بچێ کاری دووهەم پێیاکە کاری سێهەم پێیاکە بۆی کە جا لەگەڵ ئەوەی کە دانیشە مەشغوڵیەتی بەجێەوەی مەشغوڵیەت و فکر و خەمی ئەوە بێ کە پەروەردەی مناڵەکان بکە مەجبور لەبەر وەزعیەتی اقتصادی مەجبورە بێ پەنابەرێت بۆی کە هەر لە مەدرسە تاوە بێ لە فکریەوە بچێ یا ڕاندە تەکسی بێ یا کرێکاری بێ یا شغڵێکی دووهەم بێ کە بۆی کە بتوانێت تەمینی نیازای حیاتی ڕۆژانەی خۆی و خانەوادە و ئەوە بکات بۆیە کە کاریگەری معلمەکان یا مەسەلەن معلمانێک ئێنێت کە بە شێوەی حق و تەدریس کارەکەن لە شوێنێکە بۆ شوێنێکی کە لە مەدرسەیەک و بۆ مەدرسەی کە مەجموعی ئەو ئاموزشانە کە شناختێکی بینی دانشآموز و معلم دروست نابێت و ئەو هەردووکیان نامون بە یەکتر چون هەر معلمێک وەزیفەیەتی کە تاک بە تاکی و دانشآموزانە لە کەلاسی یەکەم و تا کەلاسی پێنجم یا شەشم ئەو معلمە لیان نزیکە وەکو سەرپەرستێک وەکو کەسێک کە باریان هێنێ پەروەردەیانەکە لە دەرونیان نەزانێت لە موقعیەتی اجتماعیان نەزانێت وەیەکە ئەو وەزیەتێک کە ئێمڕۆ کە جمهوری ئیسلامی بە هەر دلیل دروستی کردووە بەهۆی ئەو ساختارە فکریەشیەوە وای کردووە کە سەرلێشێواوێکیش بۆ معلمان دروست کردو متاسفانە کە ناتوانن وەکو پێویست ئەوە خۆمان دەبینین ڕۆژانە و بە چەندین ساڵە معلمان بە شێوەیەکی معتەرز داوای حەق و حقوقی خۆیانەکەن داوای ئەو پێگە دروستەکەن کە شایستەیانە بەڵام متاسفانە جمهوری ئیسلامی بەهۆی ئەو سیاسەتە ناکارامەی خۆی وای کردووە کە معلمان نتوان ئەو نەخشەیە مثبەتە یا ئەو نەخشەی کە زەرورەتە بۆ
پەروەردەکردنی مناڵ ئیفا بکەن. من بەهۆی ئەم وەزیەتە مناڵانی کەشکە لە ناو کەلاسەکانە یا لە چوارچێوەی ئامۆزشا گەورە بن بۆیە ئەو تەدریسا کە حالا بە ناوی هەدی ئاسمانیە لە کەلاسی یەکەوە تا دووسێ کەلاسی دینیە عقیدەتی سیاسیە فڵانیە ئەمە وای لەکە نەسلێ گەوراکە کە نامۆیە بەو دنیا مدرنەوەی زندگیە کە لە جەوامیعی کە هەیە محدود وابەستە بەو ساختارە سیاسی ئیسلامی کە حکوومەت خۆی مەبەستێتی و ئەوێ لەسەری کارکە بۆیە کە جامعی ئێمە دوای 45 ساڵ ئێستاش دەرجا لێدا بوو نەک بۆ معنایی کە چەقبەستووە و هیچ فەزایەکی خەڵکەکەی خۆبەخشانە کارەکە تەلاشەکە لە ڕێگەی دنیای مەجازیەوە خەریکی خۆ پێگەیاندن و ئینسانهای نەبوو بۆ باشی تایە بەڵام ئەوەی کە من بێ ئەڵێم وەزیفەی سیستەمە وەزیفەی دەسەڵاتی سیاسیەکە ئەهمیەت و ئەرزشێکی تایبەت دانێت لە ڕێگەی تەئمینکردنی بودجەیەکی تایبەت بۆ ئەو نەهاتە وای لێکردووە کە متاسفانە بەجێەوەی ڕۆژانەی بینین بە حتا ئێستا مەسەڵەن کەلاسای ئامۆزشی یا مەدرسەکان زەرفیەتی ئەو نێ زۆرە کە ئامارێکم سیر کرد ئەڵێت تقریبەن بۆ جامعی ئێران 50 تا 55 هزار کەلاسەیە تۆ زیاتر لە 55 هزار کەلاسەیە بەڵام بەپێی ئەو تعدادە دانیش ئامۆزا کەلاسەکان ئەو نە زۆرە و بە تەنیا معلمێک توانی ئەوەی نییە جوابگۆی نیاسایەکی پێکەوت مناڵانە پێویستیانە مناڵێک تدریزەکە بۆ ساعاتێ 2 ساعت یا 4 ساعت ئەو معلمە ناتوانێت پێویست فریای هەموو ئەو مناڵانەکەوێت کەلاسی وایتیە لە 40 نەفەرە کەلاسی وایتیە 46 نەفەرە کەلاسی وایتیە حتا ئێستا من لەم ڕۆژانەی ئامارێکم کردو باسی کردڵێ زیاتر لە 3500 دانە دانشجاموز لە منتەقی لای لۆڕستان و ئەوە بلا تەکلیفن کەلاس نییە مەدرسە نییە چون بودجەی بۆ تەرخان ناکات چون واخان لە چوارچێوەی ئەو سیستەمێک کە باسمان کرد نەبوونی پلانێک و تەرخێکی دروست بۆ بەڕێوەبردننوی ئیدارەکردنی نەهادێکی ئاواگرنگ تەبیعی هەولێک ئەوە پێم ڕێمە لە جەوامعی بینین ئەم هەموو محاسڵات فەرارەکە بەهۆی وەزیەتی اقتصادی خانوادەکانەوە بەهۆی مشکلاتێکی زۆری خانوادەکان چ لەباری اقتصادی چ لەباری وەزیەتی اجتماعیشان ئەوەی کە هاوڕێکەژان بە دروستی سابەکە ئەو خەمۆکی و ئەو مەجموعە لێکەوتە ئەوارزانی کە دروست دەبێ ئەم هۆکارانی لە پشتە شتێک نییە کە ئینسان بۆ خۆی لە سکی دایکەوە بێ ئەم هەموو خەمۆکی و دەرد و محنەت و بەدبەختی و فەقر و مناڵی کار کەس خواستی ئەوەی نییە هەموو ئامۆزمەکەن کە مناڵەکان بەجێ ئەوەی بە دوای لقمەیەکی نانابن بە دوای بازاری کارابن خەریکی لەسەر مێزی مەدرسەدا خەریکی تەحسیل بن خەریکی ئامۆزش بن ئەو ئێستێدادهایەکی باشی تیا لە جەماع بڵام بەهۆی بێتەوەجوی دەسەڵات بەهۆی نەبوونی پلانێکە باسم کرد تەبیعیە و لێکەوتە ناخۆشانی لێ بێتەوە کە گوێویستی بین و ڕۆژانەشی بینین لە جەماع هەموو مەوادی جوانانەی کە بەهۆی ئەوەی کە وەزیەتی سیاسیانەوە مەجبورە بن بەنابەر بازاری کار و ببنە مناڵی کار کە ئەمە بۆ خۆی لەگەڵ ئەوەشە کە بنە مناڵی کار توعمە بنە توعمەی ئەو مەحیتە کە پڕە لە ئینسانهای ناحەز ئینسانهای ناشرین کە بە شێوەیەک لە کەمینا دانیشتن بۆ مناڵانە بە عناوینی مختلف ئەوانە تەحقیر دەکرێن تەخریبی شخصیەت دەکرێن و بەنەوەیەک بنە ئینسانهایەکە ئایندەی ئەو جامعە دووبارە باستەولیدی هەروسی ئەو نەهامەتیان نابێت کە ئێمڕۆکە لە جامعەیە چون هیچ تەرحێک و بەنامەیەکی دروستی نیە دووبارەوە خانەوادە هەیە من ئەیان ناسم دایک و باوکێکە کارەکەن دوو مناڵیان هەیە باوکەکەی لە فریان ناکەم چون ئەو دانیشتموزا و معلمە توانی ئەوەی نییە کە وەکو پێویست دەرسی پێ وەکو پێویست وەختی نییە بۆ هەموو ئەو تعداد دانیشتموزانە کە هەر کامێکە بەنەوەیەک مشکلی هەیە لەباری ئامۆزش و لەباری پەروەردەکردنەوە مەجبورە وەختێکی زیاتری بۆ دانێ بەجێوە معلمێکی لە تەنیشت ئەو معلمەی کە لە کەلاسەکە هەیە وەکو یاریدەدەر وەکو یارمەتی دەر دانیشێ یا دوای کەلاسەکان کەلاسایەکی تایبەتی دانێ بۆی کە ئەوانەی کە ناتەوانن یا بنەوەی مشکلاتیان هەیە باریان بێنێ هیچ بودجەیەک بۆ تەرخان ناکات لەو بارانەوە بۆیە کە ئەو مناڵانە بنە قوربانی
لە ماڵ دانیشتووە کار بکات متاسفانە نەدایک نەباوک ئەڵێ فریایەوە ناکەین لەبەر بژێویژیان فریایەوە ناکەن کاک بتەلێت دواتر چینەوە سەر ئەم بابەتە ئەم بابەتێکی زۆر گرنگە دواتر چینەوە سەر بابەتی چۆنیەتی بەڕۆبردنی پەروەردەکردنی منداڵان لەم سەردەمەدا. بڕینەوە لای خاتوو کەژاڵ خاتوو کەژاڵ ویستم ئەوە بزانین کچان بەر لە شوکردنیان زۆرتر لەگەڵ دایک و سەرجەم بنەماڵەکانیان تێکەڵاوترن لە ئەگەری توشببوونیان بە هەر جۆرە گرفتێکی دەرونی چی بکەن و لە چه تەمەنێکەوە دەتوانن هەنگاو هەڵگرن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. هەر پەیوەست بەو قسەی کە کاک متەلف فەرمووی من دیارە جەنابیان شارەزاترن لە وەزعیەتی ئێستای ئێران بە چ شێوازێکە تا من بەڵام بیرم بەوە کردەوە کە جیاوازیەکە لە زۆربەی وڵاتانی ئەوروپایی پێم وانیە مەدرسەن ببێت کە مشاورێکی حتمما لێ نەبێ مشاورێکە تایبەتکاری ئەوەیە کە دانش ئامۆزانێک کە مشکلاتێکیان هەیە بتوانن بچن باسی بکەن لەلای ئەم مشاورە ینی ئەمە وەکو نۆرمێک و وەکو ستانداردێک هەیە لە هەموو شوێنێ بەڵام بەداخەوە وەختێک مقایسەی بکەین لەگەڵ وڵاتانی وەکو وڵاتانی ئێمە ئەتوانین شاید باسی خەمۆکیەکی کۆمەڵایەتی بکەین کە کۆمەلگاکەمان دووچارەی خەمۆکیە بە شێوازێ بە هەموو ئەوانەی کە کاک متەلف بە بڕێکیان ئیشارەی فەرموو لە وڵامی پرسیارەکەتانە کە لە چ کاتێکە ئەبێت لە شوێن چارەسەر بن ئەگەر بمێ وەکو تەخەسوسی چای لەبوو لە حقیقەتە لە هەر کاتێکە ئینسان هەستی بەوە کرد کە پێویستم بەوەی قسە بکەم ئەتوانێت داوای کۆمەک بکات بەڵام ئەگەر لە بواری تەخەسوسی و باس بین کە کەی پێویستەوە پێشنیارەکرێت کە لە لای متەخەسس بچێت لای کەسی پسپۆر وەختێکە کە هەست بکە حاڵەتەکەی کاریگەری بەردەوامی لەسەر ژیانی ڕۆژانەی هەیە هەست بکات کە کاریگەری لەسەر پەیوەندیەکانی هەیە بەهۆی حاڵەتەکەیەوە و ناگۆڕێ یعنی درێژخایەن ئەم حاڵەتە هەر هەیە و ناگۆڕێ لە گۆڕان هەیە چونکەوا کە پێشترا ماژەم پێکرد هەموو کەسێک لەوانەیە کاتێ بێ هەست بە نیگەرانی بکە هەست بە ئێستراب بکە هەست بە ناڕەحەتی بکە بەڵام کاتەکەی دیاری کراوە وەلێ وەختی هەستەکەی کە مانگ ئەڕوا دوو مانگ ئەڕوا سێ مانگ ئەڕوا و ئەم حاڵەتە هەر ناگۆڕێ لە مناوە خەریک کاریگەری ئەخاتە سەر ڕۆژەکانم کاریگەری خاتە سەر پەیوەندیەکانم و هەر استراتێژیەکیش کە بەکاردێنم بۆ بەرەنگاربوونەوەی ئەم حاڵەتە بە دەرەنجامێکی نییە واتە استراتێژیەکی تێکراری کە دەرەنجامی بێفەرجامیە یا ئەوەی کە هەست بەوە بکەی کە بە فاڵێک گەیشتی کە ژیان بێمانایە بۆت یانەوەی کە هەست بکەی بە ڕێگای بەسرا و بۆم بەست گەیشتویت ئەو وەختانە بە تاکید پێشنیارێکرێک کە حتممەە ئینسان داوای کۆمەک بکە بۆ ئەوەی قوڵتر نەبێتەوە شتەکە لە کوردیە مەسلەیەکەی ئەڵێن چی خەسار هەرچی زووتر پێشی پێبگری قازانجە هەرچی زووتر ینی وەختی دێتە سەر بواری کێشە دەرونیەکان تۆ هەرچی زووتر داوای یارمەتی بکەی کەمتر قوڵە و شانسی ئەوەی کە بتوانێت خۆت ڕزگار بکەی لێ زۆرترە ئەوەیە کە زۆرتر هەرەوەی کە چەندێک ماوەکەی چەندێکی خایاندووە و ئایا ئاڵوگۆڕێ پێش دێت لە حاڵەتەکەیە و چەندێک کاریگەری خستووەتە سەر ژیانم بەگشتی پەیوەندیەکان بەگشتی ئەو وەختە دیت کاتی ئەوەیە کە ئینسان داوای یارمەتی بکە بە تاکید. زۆر سپاس. کاک متەلف چەند ڕۆژ لەمەوبەر لە هەواڵێکا کە بڵاو بووتەوە ئامۆژە پەروەرش تەستی باکەرەگی و ئێعتیاد لە کچان دەگرن وەکو کە پێشتر ئاگادارین و بینەرانیش ئاگادارن بە مەسمومکردنی منداڵانی قوتابخانە ویستی کچان دوور خاتەوە لە مەدرسەکان. ئەم ڕۆژتێکە کۆماری ئیسلامی گردوێتە بەر بە بڕوای ئێوە بۆچی وا دەکات بۆ ئەوێت کچان دوور خاتەوە لە پەروەردەکردن؟ پێم وایە بەشێک جمهوری ئیسلامی شتێکی نییە شتێکی تازە نییە هەر لە سەرەتای دوای ئینقلابی 1657ەوە جمهوری ئیسلامی بە پێ و ساختارە سیاسیە ئیسلامی کە خۆی مەبەستی بووە هەموو ئەو شتانی کە لە ڕوانگەی شەرعەوە بوو بۆ ئەوان مۆجاز بوو بۆ ئەوان ڕێگە پێدراوە بۆ
سیستماتیک کاریان پێکرد هەر لەو ڕێگەوە نەهادی ئامۆژپەروەرژە مەجموعەی نەهادە و ئۆرگانهای مختلفی جامعە چ لەباری کۆمەڵاتیش لە بوارەکانی کەیا فەرهەنگی ئەمانە هێنا بە ئیسلامیزەکردنی ئەو جامعە بەڵام خۆشبەختانە ئیسا بەهۆی بلوغێکی فکری یا بلوغێک و ئێستاداتایەکی فراگیر کە لە چوارچێوەی ئەو ساختارە سیاسی کە جمهوری ئیسلامی مەبەستیەتی و مەبەستی بووە خەڵک ڕوبەڕووی بۆتەوە نامۆن بە نەوعی ئەو فەرهەنگەنەوەی ئەو ساختارنەوەی چون دنیای ئێرتباتاتی بۆ دنیایەکە کە وەسعەتی پیا کردووە و شتایەکی مثبت شتایەکی باش و بۆی کە ئێستا چون زندگیەکە حەزی لە نوێگەریە حەزی لەوەیە کە شتای مثبت دەبیستێ و هەر چۆن کەلتور یا فەرهەنگ کاتی جوانە کە تۆ شتایەکە لە گوزەشتەیە یا بە شێوەی سنەتی یا دابوونەریت بووتە ئێستا لە جوامەیەکی کە بە شێوەیەکی کە تعریف کراوە تودی ئەم شتە جوانە لەو جامعە وەرەگری ئەو شتە سنەتێکە لە لای خۆت چەق بەستەوە هیچ گونە کومەکێکیش ناکە بە گەشە و بە نبووی تۆ لای ئەبەی ئەمە نەوەیەک ڕشتی فەرهەنگی کە خوشبەختانە لە جامعەیە بەرچاوە وە کچانیش وە کوڕانیش لەو وارەیە جمهوری ئیسلامی خۆی باشە زانێکە ئەو جوانانی کە ئیمڕۆکە بەقەول حاصلی ئەو دەسەڵاتە بوون و ئەو ڕوانگەی خۆی و بەو پێکاتێک خۆی ئەویست بە تربێتیانکە و باریانێنە خەریکە زدی ئەبێتەوە یا ڕوبەڕوویانە بنەوە بۆ یەکە جمهوری ئیسلامی نیگەرانە ئەم قشرە لە داهاتووە بێتە لەمپەرێکی گەورە بەنەوەیەک لێکەوتەکانی لێبێتەوە کە بێتە هەڕەشە و مەترسیەک بۆ سەر جمهوری ئیسلامی بووی بۆ یەکە بە هەموو شێوەیەک هەوڵەدا ئەم جوانانە بە شێوەهایەک تاقیدیان کا تخریبیان کاوە بنەوەیەک ئەمانە لە چوارچێوەیەکە بە شێوەهای مختلف و زۆر زۆر ژیرانە ئەچن بووی کە ئەم ئینسانانە ئالوودەکەن یا بنەوەیەک تخریبی شخصیتیان کەن ئەوەی کە ئێمە دیوانە لە محیطی وەکو ئازم کردی لە محیطی جامعی ئێمەیە کە ئێمڕۆکە ڕۆژانە بە هەزاران جوان سەرنەزیر بە هەزاران جوان ئالوودە بە ماوەی مخدر و هەزاران کەنیشک کە بەهۆی وەزیەتی نالەباری نامۆبوون بۆ فەرهەنگ و کەلتوری خانەوادە کە متاسفانەوانیش بە شێوەیەک تحتی تاسیری و سنەت و دابوونەریتەوە هیجاڵە گۆڕێکی فکری و ڕوانگەیەکی اجتماعی تازەیان نەتیوە یان نەبیستوە یان نایانەوێت تەغییرکەن بۆیە ئەم کچە کە بۆ خۆی لەگەڵ ئەم فەرهەنگیان نامۆیە نەهایەتەن یا ئەوەی کە دەرگیرە بێت لە خانەوادە یا فەرارەکە لە خانەوادە و دێتە محیطی جامعە و جامعەش متاسفانە ئەمین نییە لەو ڕاتەیە بۆیە کە تحتی توش مشکلاتێکە بێ و ئالوودا بێ بە زۆر شت کە لەوانە ماوەی مخدرە وەکو یا لەشفرۆشیە یا زۆر کە لێکەوتی ناخۆشیکە یا خودکوشی ئاماری خودکوشی ئاماری زۆر لەو لێکەوت لێ ئاسیبهای اجتماعی کە ڕۆژانەی بە لە جامعە بینین بەرەکرد جمهوری ئیسلامی دوای ئینقلابی ژینا دی کە مەسەلەن جوانان چۆن بەرخۆ دەکەن سیستەمە چۆن بە تۆری کولی ئەم سیستەمیان قبول نییە و نامۆن بۆ سیستەمە بۆیە کە جمهوری ئیسلامی وەکو مەترسیەک لەسەر خۆی ئەبینێ و هەوڵەدا ئەم جوانانە بە شێوەیەک قەتیسیان کاتەوە لە چوارچێوەیە و فەرهەنگە یا بیانگەڕێنێتەوە ئەو تەقیرانی کە ئەو کردی لە مەسمومکردن و لە ئەو کسانی کە مرۆتە بچن بۆ وڵاتانی کە بەناوی کار بەناوی لە وڵاتانی شێرنشینەکان یا لە کوردستانی باشوور ئەم هەموو کشابینی کە فەرارەکە لەو بەقیتە لەو جامعە دێنە ئێرە متاسفانە ئالوودا بن بە شێوەهای مختلف کە ئەمانە هەمووی لێکەوتی و دەسەڵاتەوە و حاکمیەتەیە کە نامۆن بەڵام ئەوە بۆ کارەکەی ئەساسی نیگەرانیەکە کە جمهوری ئیسلامی هەیەی لە قشری جوانی ڕاکارەکەش دوایی لە باسیکەی نەگەر زۆر سپاس حتمما ڕاکارەکانیشی دواتر باسیەکەین خات و کەژاڵ کاتێک کە لاوێک لە بنەماڵەکەی لە وڵاتی خۆی بۆ یەکم جار هەڵدێت و یان بە هەر هۆیکەوە تەنانەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکەیشان بڵاو بووەتەوە کە پەرستاران زۆربەی لەوانە کە لە وڵات و لە زەیتی خۆیان هەڵدێن بەرۆ وڵاتەلی ئوروپی یا ئامریکی کە ئیسا نەهە لەناو تەیفی پەرستارە لە هەموو تەیفێکە کە هەڵدێن لە
وڵاتی خۆیانە لە بنەماڵی خۆیانە دوورەکەوتنەوە تووشی چه گرفتێکی دەرونی و ڕۆحی دەبن؟ غوربەت هەڵگری زۆر وشەیە، خۆمان غەریب نشینین، بەڵام غوربەت بۆ خۆی توانین وەکو یا هەڵچران لە وڵات و لە شوێن و لە زەیدی خۆت لە شوێنێکە ئاشنایە بۆت کە لێدا گەورە بووی لە دایک بووی هەموو شتێکی لە خۆتە هەر ئەو هەڵچرانە بۆ خۆی ئەتوانێ وەکو تراومایەک بۆ ئینسانەکە حتا ئەگەر هەڵبژاردنەکەش هەڵبژاردنەی خۆی بێت، بەڵام بە هەر حاڵ ئەو مەسئلەی جیاییە سەختە، مەسئلەی تاسە، مەسئلەی نۆستالژی و بیرەوەری لە بیرەوەری هەیە کە لەگەڵیانە ئەژەی بەڵام لە فەزایەکی نامۆدا فەزایەکی تازەدا کە هیچ شوێنێکی بۆت نوێ ناکاتەوانێ بیرەوەریەکانت جۆرێ ونبوونی لەگەڵە خۆ دێنێت، یعنی ئینسان هەندێک وە نەبێت لە خۆیان هەندێک سەر لێ شێوایی لیا دروستە بێ دیارە پشتانێک کە باسیەکەم وەختێککە تازە دەیتە وڵاتێکی تازەوە لە ئەوڵەوە زۆر گەرمە ئینسان چونکە شتایەکی تازە ئەبینێ لە شوێن فێر بوونە لە شوێنجێ خۆڕایهێنان بە جامعەیە شتی تازە وەرەگرێت هەیەجانی زۆرە بووی، بەڵام وردە کە تۆزێ سەقامگیرە بێجە ئەو کات کەمکە ئەم هەستانەیە کە باسیەکەم دێت بۆ لای ئینسان و بڕێکیش لێکدانەوەکانت جیاوازە بێ من پێم وایە لێکدانەوە هەیەکی تازەت لەوانەیە ببێت لە ناو کۆمەلگایەکی تازە ڕوانگایەکی تازە لەوانەیە وەربگریت ئەو هەستەی کە باسم کە تەخۆون بوون هەندێک جار لەوانەیە هەست بەخۆ کەم بوونیش چونکە ئەبینی کە بەهۆی زمانە بەهۆی هەندێشتی کۆلتۆریە کە تۆ لەوانەیە و جۆرێکە پێویستە لەی نازانی لەوانەیە لە جەمعایەکە قرار بگریت کە هەستکەی بەقەی ئەوان نازانیت بەقەی کەسانێکە بەرحاڵ لە دایک بووی ئەو وڵاتن گەورە بووی ئەو وڵاتن ئەمەیش لە خۆیان بڕێک نامۆتمئنی لەوانەیە لە کەسەکە دروست بکات بڕێ وەخت هەست بە تەنیایی ئینسانەکان ئەبینین بە شێوازی جۆرە و جۆر بەرە ڕووی ئەمانە بنەوە بڕێک زۆرتر هەوڵەدەن بۆ تێکەڵبوون بڕێکیش خۆیان ئیتر ئەی بەستنەوانەیە یعنی هیچ علاقەیەک و هیوایەتێکیان بۆ ئەو تێکەڵبوونە نییە دنیایەک پێیان خۆشە زۆرتر خۆیان ئیزۆلە بکەن دیارامە شایەکە کە هەموو ئینسانێم ئەم ئەکسل ئەمەلانەی نییە بەڵام بەگشتی ئەگەر پلیان بیوێت کە لەوانەیە ئەم هەستانە کە باسیەکەم یەکێکی کەسەکان خۆیان بناسنەوە تایە ئەوانەی کە لە غوربەتە نیشتە جێبوون بەڵام بحرانێکە لە حقیقەتە بحرانێک ئینسان تووشی بحرانێکە بێت و تێپەڕبوون لەو بحرانە لازمە بۆ ئەوەی کە وردە بتوانێت سەقامگیر بێت و بەرحاڵ هەست بۆ بکە کە ئەتوانێت ماڵێکی نوێ لە وڵاتێکی نوێ بەنابنێت بەڵام دیارە تۆ ڕاکەی لە کۆمەلگایەکە لەوانەیە هەست بە دڵخۆشی ناکەیت هەیە یا هەست بە مشکلاتێکەکەی و ئەچیتە وڵاتێکی تازەوە کە لەوانەیە ستانداردی ژیانەکەی زۆر لەسەر ترۆ بێ نسبەت بە وڵاتەکەی خۆت بەڵام هەندێشتی لێت ئەچڕێت لەو مهاجرێتە لەو جیاییەیە کە پێویستە وردە مەرهەمی بۆ بدۆزیتوانێت لە وڵاتی تازەیە بەگشتێگرت مێ باسی بکەم زۆر سپاس کاک متەلب بەخۆ شارێژی من لە وڵاتی خۆم غەریب و بۆ هەموو بێگانە خۆم منداڵێکە لە وڵاتەکەی خۆیە بەڵام دەستی ناگا بەو شتێکە ئەبێ بگات ئەو بە وتەی فارسەکان ئەو شتێکە چاو بیبینێ دڵیش ئەی خوازێ بەس لە وڵاتی ئێمە من زۆربەی لە مندا بە ملیۆنان منداڵ دوورکەوتون لە دەرس لە ئاموزش و پەروەرش و ئیمکانی ئەوانینە دەستێنن ئەرکی دەوڵەت کۆمەڵگا چییە بوو ئەوەی کە منداڵان ئەو منداڵی کە دوورکەوتون لە دەرس بگەڕێنەوە سەر مەدرسەکان و بگەڕنەوە سەر دەرس و ئەو دەورانی مناڵی خۆیانە تێبپاڕێنن لە منداڵی کارەوە بگرێت تا منداڵێکە معلولن یا بە هەر هۆیکەوە ناتوانن یا لە فەقیریە ناتوانن ئیدامە تەحسیڵ بن چی بکەن ئەرکی کۆمەلگات چییە ئەرکی دەوڵەت چییە دەوڵەت بەڕاستی زۆر بێخەمە لەوە زۆر بازم کردی هیچ بوونە تەرخ بە ناوێکی نییە بۆ چارەسەر بۆ کێشانە چون خۆی گیرۆدەی کۆمەڵە کێشەکە کردووە کە هیچ ڕەبتی بە جامعانی
هەر ئەو منابعی اقتصادی کە لە جامعە بەهۆی لە نەوت و لە مەسوول لە ئەنواع ڕۆژقال منابوو سەرچاوەی دارایی هەیە کە مڵکی تەبیعی گشتی خەڵقە مڵکی عمومی خەڵقە کابێ بۆ باشترکردنی بژێوی ژیانی خەڵکو وە لەوانەکە مناڵان و ژنان و توزانم ئەوە تامینیکە بەڵام بەهۆی ئەو دەسەڵاتەوە بەو فکریەتە سەرتارە سیاسی ئیسلامیە لە خەمی ئەوەیە کە پەرە بە انقلابی ئیسلامیەکەی و پەرە بە شۆڕشەکەی دانیشە ئەو هەزینانە ئەو جانە دانیشە و کۆمەڵی گروپای تروریست لەوانە زۆر گروپای تروریست کە هەموو خەڵک ئازانێ و ئاگادارە لە سووریا و لە یەمەن و لە مەجموعەیە تەرخانی کردووە و بۆ یەکە بێخەمە ینی زۆر زۆر هیچ پلانێکی نییە بۆ ئەوەی کە چارەسەرێکی بنەڕەتی بۆ کۆمەڵگادانێ بۆیکە هەر ئەو نەبوونی ئیشتغال نەبوونی مەسکەن نەبوونی کار نەبوونی مەجموعەشت هۆکارە بۆەوەی کە مانەعە یا هۆکارە بۆەوەی کە زۆر جار خانەوادەکان بەتەلاشیەکە زۆر جار هۆکارە بۆەوەی کە مناڵ لە ناو ماڵەکە ئارامش نەبێت ئەو ئەمنیەتەی نەبێت چ لەباری اقتصادی و چ لەباری کۆمەڵاتی و باوگەڕوا کارەکە تا ئێوارە ماندووە فریا دێتەوە تااقەتی ئەوەی نێکە دانیشە خەریکی تربێت و خەریکی بارێنان و یا نەوەی عەتفێ دروستکە لە ڕابەتێکی دروستکە لە بینی وەکو باوکو فەرزەندی یا مادەر و فەرزەند بۆ یەکە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو وەزیەتی نابەسامانە اقتصادیە ئەو تەبعیزە و ئەو تەزادە ئیجتماعی و اقتصادی کە لە جامعەیە سیاست و لە ڕێگەی جمهوری ئیسلامی و لە ڕێگەی ڕژیمەوە هاتوۆتە دی بۆ یەکە تەبیعیە لێکەوتە کۆمەڵایەتیانی لێبێتەوە جمهوری ئیسلامی شایسته هیچ پلانێکی ئەوەی کە من مشاهدەیەکەین دوای 45 ساڵ حاکمیت بە ساڵ خراپتر بووە ساڵ بە ساڵ وەزی گوزارانی خەڵک خراپتر بووە ساڵ بە ساڵ خودکشی زیای کردووە ساڵ بە ساڵ ئاسیبای ئیجتماعی زیای کردووە بە دەرەجاتی مختلف ئەنواع و ئەشکال مەواتای مخدر و لەوانە مەسایبی کۆمەڵایەتی کە پەرەی سندووە کە وەختی خۆی ئەمانە لە جامعەیە هێڵی سوور بوو وەختی خۆی ئەمانە لە جامعەیە لەلایەن هەم خانەوادە و هەم سیستمەوە ئەمانە نامۆ بوو بەڵام ئێستا بە شێوەیەکی عادی زۆر کاری پێکرێن متاسفانە حەزەکەم جوانە جامعەیە دانیشتن کارەکەن پلانیان هیچ پلانێکیان نییە بوو تۆ ئێستا من هەلم ئێمڕۆ بوو گوێم لێگرتووە معاونی لە کاناڵێکی خەبەری و باسیکەی جمهوری ئیسلامی معاونی ئوموری جوانان هینی وەزارەتی وەرزش ئەڵێ یەک جوان بۆ ئیزدواجێک پێویستی بە 45 تا 50 ملیۆن تمەن داهاتەیە ئەنی تۆ خەتی فەقر وای کردووە کە ئینسانەکان ناتوان بەتەوانی ئەوەی ئیدارەکردنی خانەوادە و بارهێنانێکی دروست لە جامعەیە بکەم بۆ یەکە متاسفانە هۆکارەکەی ئەوەی کە ئەو لێکەوتانی لێبێت و تەنیا ڕاکار من وەکو ڕاکار باسیکەم تەنیا ڕێگەرەوەی کە خانەوادەکان هوشیار بنەوە هەوڵ بدەن بە شێوەیەک خۆبەخشانە بێ یا تەلاشێکی زیاتر بکەن نەزانم ماندوو نەزانم وەزیەتی اقتصادی وای لێکردوون تەوان تااقەتی وایان نییە کە دانیشن لە پەروەردەی مناڵەکانە نەخشیان بێ پێویستیان بە ئیستراحەتە پێویستیان بە ئارامشە بەڵام تەنیا ڕێگە وەیە بێ خۆیان دەرەتانی خۆیان چارەسەری خۆیان تەنیا ڕێگەی ئەوەی کە خۆیان لە فکری خۆیان نابن بەتەمای ئەوە نەبن کە دەسەڵات بێت چارەسەرێکیان بۆ بدۆزێتەوە ئەوەی کە دیومانە لە توولی حاکمیەتی 40 ساڵ جمهوری ئیسلامی ئەوە نەتیجەکەیەکەین بۆ هەموو خەڵک تاک بە تاکی جامعە مشاهدەیەکە ئەی بینێت لەم سیەکات ئێمە خۆمان کوڕی وڵاتین ئێمە خۆمان دەربەدەری ئەو سیستەمی بۆ یەکە لە نزیکیشەوە کەس و خانەوادەمانەیە بەستەکانمانەیە ڕفیقمانەیە ئەوەی کە بێت دنیای ارتباطات و ئیخبارات دەیبیستین ڕۆژ بە ڕۆژ مەسایب و مشکلاتەکان لە پەرسەندن نایە بۆ یەکەم جمهوری ئیسلامی پێم وایە لەگەڵ هەر تەغییرێکە پێم وایە تەنیا بزارێک کە بتوانێت ئەو چارەسەری ئەو قزیەکە جیا لەوەی کە فیداکاری خانەوادەکان و لەگەڵ ئەوەیە ئینسانهای نوخبە ئینسانهای باش ئەنجومەنها تەشەکولها توزانم ئەوانەی کە ئەتوانن بۆ خۆیان دەرەتانێ دروستکەن ڕاکارێ بدەن کە بۆ خۆیان هاوپشتی یەکتر بکەن حمایەتی یەکتر بکەن هەر وەکەوەی کە لە دەورانی کۆڕۆنایەکری لە دەورانی ئەو مەجموعەی بۆ مەلەرزە هات خەڵقێک هەسا بۆ خۆبەخشانە یارمەتی کۆکراوە حمایەت کرا توزانم
لە اعتصابهایە کە کرا خەڵک بۆ خۆیان خۆبەخشانە هاتن حمایەتی ئەو مەجموعەیان کرد کە ڕۆژانە کارەکەن زندگیەکەن ئەبێ ئەو فیداکاریانە لە ڕێگەی وەکو عەرزم کردی ئەو ئەنجومەن و ئەو تەشەکلانی کە خوشبەختانە ڕۆژ بە ڕۆژەوانیش لە پەرستنایە ئەمانە پەریان پێبن حمایەتیان بکەن هاوپشتی و هەمبەستگی دروستکەن بۆی کە بتوانن لانی کەم لەو ئازار و ئاسیبە ئیجتماعیە بە دەرەجاتێکی مختلف کەم بکەنەوە بناڵەکانیان بتوانن بە شێوەیەکی سەحیح و دروست و ئەوەی کە شایستی ئەوانە باریان بێنن ئەگنا بەتەمای ئەوەی کە دەسەڵات شتێکی تەرحێکی بێ بەنامەیەکی بە من پێم وایە وە تەنیا ئالتەرناتیڤیش من پێم وایە بۆ ڕێنی ڕژیمەیە بۆڕینێکی شۆڕژگەڕانە بۆ بە شێوەیەکی انقلابی خەڵک من نەزانم خەڵک هاتوۆتە تینی خەڵک بەهۆی ئەو هەموو کێشە کۆمەڵایەتی و کێشە سیاسی و اقتصادیانەی کە ڕۆژانە هەموو یادامان هەموو کوشت و کوشتارە هەموو زیندانە هەر زمانێکی ئەتراز دەگری بۆ حقێکی خۆت حقێکی تەبیعی خۆت چ لەباری اقتصادیەوە یا کۆمەڵایەتیەوە مەسەلەی حجاب ئەم هەموو کشە لەبەر خاتی و تۆزە قژیان بە دەروێ ئەگیرن بێ حرمەتیان پێ سکولەتیان پێگرێ ئەوە جوانانێکە کە هیچ گونە کارێک و دەرەتانێکیان زندگیێکی ئارامش دروستکەن مەجموعەی ئەمانە ئەو نەتیجەمان پێدا کە تەنیا انقلابێکی کۆمەڵایەتیە کە ئەتوانێت تەغییر بنیادی ئەو ڕژیمە بروبخێنێ و بتوانین بنیادێکی نوێ لەسەر ئەساسێکی باش کە شایستەی جامعە بێت دروستیکەین تەنیا ڕێگەی خات و کەژاڵ هەمان پرسیار لە ئێوە دەپرسم بەڵۆ سەر پرسیارە ئەستێکی خۆم منداڵێک کە لە کوچە و کۆڵانەکانە خەریکی ئیشکردنە خەریکی یا دەسماڵ فرۆشتنێکە خەریکی وردەواڵە فرۆشتنێکە شوشەی ماشینێ پاکە کاتەوە لە نەهایەتا ئەم منداڵە لە تووشی چەک گرفتێکی ڕۆحی ڕەوانی ئەبن پێمان خۆشە بۆمانی باسکەی ئەو بڕینە ناو دڵی ئەو مناڵە لە ناو دڵیان چییە؟ ئەزانی کاک بەروزبیری چیەکەمەوە وەختێکە کاک متەلب باسی شرایەت و وەزعیەتەکات بە شێوازێکە لە ناو سەبەرحاڵ ئێران مشەخەسن کە باسی بکەین سەربازێکە لە مەیانی شەڕە گولەی خواردە هەست بە ئێش و ئازار ناکە چون کێشەی ڕاکە بۆ ئەوەی زیینو بمێنێ وەختێکت ئەگاتە مەکانێکی ئەمن کە ئێحساسی ئەمنیەتەکە ئەو وەختە ئازارەکە هەست بێکات نازانم بۆچی وەختە بیر بە خەڵکی ئێرانەکەم و ئەحساسەکەم گشتیان و سەربازانن فقط ڕاکەن بۆ ئەوەی زیندوو بمێنن لە شوێنەکانین کە هەست ئەسڵ کاتی ئەوەیان بێت کە هەست بە ئازارەکە بکەن یعنی ڕاکردن بۆ نانە ڕاکردن بۆ زیندومانە و ئەمە واقعیەتێکی تاڵە کابێ لە نەزەریا بگری دیارە باسەکانی من وەختە باسی هەست و دەروون و تێڕوانین و ئەمانە ئەکەم وەختێکە کە ئینسان ئەمنیەتێکی ببێت ئەمنیەتێکی لاقل کۆمەڵایەتی ببێت کاتی ئەوەی ببێت کە ماشای خۆی بکات ماشای دەرونی خۆی بکات باسی ئەو مناڵانەکەی ئەو مناڵەکەی ئەسڵەن فریا بکەوێت هۆویەتی خۆی بدۆزێتەوە کەی ئەسڵەن فریا بکەوێت هەستەکانی خۆی بناسێت کەی بۆیە باسی ئەوم کردن ئەحساسەکەم خەمۆکیەک ینی کۆمەلگایەک تووشی خەمۆکیە کۆمەلگایەکە کە سڕە بەداخەوە ینی سڕیەکی هەستی و ڕەوانی خەریکە تەجروبە ئەکات و ئەمانە بەهەرحاڵ مەسئلەی ئێعتیاد من پێم وایە یەکێک لە دەستاوەرد های ئەو سڕیەیە ینی تۆ وەختێکە هەستەکان هەن خۆ و کەسانەوانەیە هەست بە هیچ نەکەن هەستەکان هەن بەڵام ئازارەکەی ئەو نەزۆرە و تۆ کاتی ئەوەت نییە کە تەرمێنیان بکەی کاتی ئەوەنی کەمەر هەمیان بۆ بدۆزی تۆ لە شوێن سڕکردنی زۆرتی ئەگەڕی بۆیە ئێمە بینین کە مەسەلەن عنوانی مثال مەسئلەی ئێعتیاد لە کۆمەلگاهایەکە تووشی مشکلاتی کۆمەڵایەتی زۆر هەن یا دیکتاتۆریە بە شێوەکە ئەبینین میزانی ئێعتیاد لەو جەوامعە لەسەر ترۆیە بۆەوەی کە وەکو کۆپینگێ وەکو استراتێژیە وەکو ڕێحەلێ بۆ سڕکردنی هەستەکان بۆی مزاحمەت دروستنەکە بەکارەهێنرێ کە متەسفانە نەتیجەکەی بێ بە کۆمەلگایەکی نەخۆش ئەبێ بە جوانها و لاوهایەکە ئەحساسی سلامەتی دەرونی و ڕەوانی ناکە فکرم پێک ئێستا باسی مناڵانی کارت کرد بۆ خۆی واقعا مەسەلەیەکی زۆر زۆر ینی دڵی من پڕ لە خەمە بێت وەختێکە فکری پێیەکەمەوە کە بەجێوە تۆ مناڵی بکەیت بەجێوە کە لە مەدرسەکانە شت فێبیت بەجێوە کایە بکەیت و بەجێوە ڕەها بیت لە
دەغدەهای کە دەغدەغەی گەورەکانە بەڵام هەر لە تەمەنێکی مناڵی و کە ئەسڵن هێشتا مێشکت ئەوەندە ئێرتقای پەیانە کردەکە بتوانانی لە بەرامبەری هەمچین مشکلاتێ بیت بەڵام متاسفانە ڕوبەڕووی ئەبیتەوە مەجبوری بە جۆرێ لەگەڵ یا مقابلە بکەی یا بەرحەڵ قبوڵی بکەیت کە ئەوەیش بۆ خۆی تاسیراتی توولانی مدەتی بە نەزەری من هەیە لەسەر هەموو کەسەکان هەموو شخصەکان. خاتو کەژاڵ بۆ ئاخرین پرسیار دەمێت بڕینە لای بەناو بانگترین بەرهەمت باوکی ئازیزم پەیوەندیکی باشە دروست کرد لەگەڵین کچ و باوکە لە ینی کچت لە کۆمەلگایکی سنەتی هاوردە دەرەوە واردی کۆمەلگایکی مۆدێرنت کرد و باوک هەستی خۆی پێشکەشی کچەکەکە کچەکە ژیانی خۆی پێشکەشی باوکە کات ینی ئەو پەیوەندیکی زۆر قوڵت دروست کرد لە بین باوک و کچەکە ئەرکی باوک لە بنەماڵە کە ئەگەر کچێک تووشی هەر کێشەیەک ئەبێت بۆ نمونە هەر وەکو کە باسمان کرد ئێعتیا دەبێت هەستی باوک چییە ئەرکی باوک چییە ئەبێت چی بکات بۆ ئەوەی کە کچەکەی چۆن وەکو ئەوەی کە کوڕێک ئەزانن کە تووشی ئەعتیاد بوو هەموو هەوڵێکی بۆ ئەدەن بەس بۆ کچەکە وان نییە وەکو درگاکەی ئەنەوە و درگایە هێنانەوە قازانەوە کە نەکواکە هاوساکە بزانە نەکوە پەنادەستەکە بزانێ عیبە بە عیبەی ئەزانن ئەرکی باوک چییە لەو کاتە؟ متاسفانە ئەوەی شێکێ لە پەیامەتهای جامعەی پیا و سالارە کە نەوعی مەعاملەکردنی لەگەڵ ژن و پیاوە متەفاوتە و بەداخەوە ژن قوربانیە لە زۆربەی مەوردەکانە من پێم وایە نەخشی باوک ڕۆڵی باوک زۆر زووتر لەوانە دەست پێ ئەکات و ئەبێت دەست پێ بکات ئەوەی شەوەیە کە دیارە باسی جامعی پیا و سالارەکەین بەڵام بە معنای ناومێدی نییە بە معنایەوە نییە کە ئاڵ و گۆڕ ناتوانێت دروست بێت باوک ئەگەر بتوانێت خۆشەویستی بات بە کچەکەی و ئەو تەجروبەی خۆشەویستی وەرگردن لە پیاوێک با بە کچەکەی سبحە ڕۆژ کچەکەی بە شوێن ئەو خۆشەویستیە لە لای کەس و ناکەس ناگەڕێت یعنی ناکەوێتە داوی هەر کەسێکەوە بۆ ئەوەی خۆشەویستی وەرگێت چونکە خۆشەویستی نەدیە یعنی هەر لە مناڵی و ئەم نەخشەدا حەقیقەتا دەست پێەکە لە باوکە ئەوەی کە ئەگەر باوک هەوڵ بات ئۆلگۆیەک بێت بۆ پیاوەتی یعنی ئالتەرناتیڤێ معرفی بکات بۆ کچەکەی کە دیارە جامعی پیا و سالار تەسویرێکە ئات لە پیاو بەڵام بەڕاستی معرفی هەموو پیاوی جامعی ئێمە نییە ئەوە ئێمە پیاوهایەکی زۆرمان هەیە لە ناو کۆمەڵگامانەکە ڕووناکبیرن کە بەڕاستی لە پشت ئەو ئیدۆلۆژیۆ نین بە هیچ جۆرە چونکە ئەوازانین لە جامعی پیا و سالارە یەکێ لە قوربانی سەرەکی ترین قوربانیەکان خودی پیاوە ئەوەمان بیر نەچێت کە بەرحاڵ ئەرکایەکە خاتە سەر پیا و ئینتزاراتێکی لە پیاو هەیە لە بڕێ مەوەردەواقعان غەیرە ئینسانیە ئەوەیش مەسئلەیەکە کە بنیانە بێت لە نەزەریە بگرێت ئەبینین وەختێکە تۆت مەشاکەی ژنانەیە کە سنوورە قەتیسەکانیان دەزاندووە هێشکەوتون وەختێک کە باسییانەکەن باسی بنەماڵیانەکەن زۆربەیان باسیەوەکەن کە من باوکم پاڵپشتم بووە و ئەوەیش دیسان باسی گرنگایەتی نەخشی باوکە کات بەڕاستی لە ژیانی کچە ئەوەی کە تۆند و تیژیە ئەو پیا و سالاریە نۆرمال نەبێتەوە چونکە لە ماڵایە لە حقیقەتە لە زەهنی کچە نۆرمالە بێتەوە کە پیاوەیەکی هەڵسوکەوتی چۆن بێ و بە پێی ئەوە ئینتزاراتیشی لە هاوسەریدا هاتووی دیارە بێت کە ئەگەر باوکێکە بە خۆشەویستیەوە بە دڵسۆزیەوە بە سۆزۆ بەرخورد و هەڵسوکەوتی کرد بێ سبحە ڕۆژەگەر هاوسەرەکەی بە شێوازێکی جیاواز بەرخوردی لەگەڵا بکە زۆر زووترە توانێت سنووری بۆ دانێ زۆر زووترە توانێت بوێستێت لە بەرامبەریە و هەر ئەمە یعنی تۆ چۆن لەگەڵ مناڵی کچەکەت لە چکۆلە یا بەرخوردەکەی ئەتوانێت لەسەر نەسلی داهاتوویش تەئسیری بێت چونکە لە داهاتووە هەر ئەوەیە کە ئەبێ بە دایک وە کوڕەکەی پەروەرداکە بەپێی ئەو تەسویرەی کە تۆ لە ذهنیە دروست کردە یعنی زۆر پێشتر لەوە ئەبێ دەست پێ بکرێت و باوک بەتایبەت وەختە دێتە سەر جامعی پیا و سالار نەخشێکی زۆر بە سزای هەیە دیارە دایکیش بەداخەوە ئێمە هەندێک جار ژنەکان بۆ خۆمانین کە نۆرمە پیا و سالارەکان پیا و سالاریەکان هەرزین دووڕا ئەگرین بە عیبە و بە مەکە و ئەوە تۆ بچیت و ئەوە بەڵام بەرابەری بەڕاستی یعنی کچ و کوڕ بەرابەرن دیارە شێوازی دەربڕینی هەستەکانیان لەوانەیە جیاواز بێ بەڵام
لە هەردووکیانە هەستەکان هەیە، لە هەردووکیانە پێداویستیەکان هەیە بۆی بتوانین کە پاڵپشت بین لە هەموو دەورانێکە بە هەموو شێوازێ پاڵپشت بێت، پاڵپشتی کچەکەت بیت و خۆت وەکو پشتیوانێک ببینیت، وەکو کۆڵەکەیە ببینیت بۆ کچەکەت. من پێم وایە زۆر مشکلات ئەتوانن دەرباز بنلی واتوانن حەلی بکەن پێکەوە تاوەی بە تەردکردن و بە دوورخستنەوە لە خانەوادە و یا بە عیب بوون و بە ننگ بوون بۆ خانەوادە زۆرتر مشکلەکە قوڵترە کاتەوە لەوانەیە ئەگەر ڕۆچنێکیش ببێ بۆ دەرباز بوون ئەو ڕۆچنەیش ببەسرێت. زۆر سپاس. کاک متەلێب من پرسیارێکم نەما پس پێم خۆش و ئێوەش هەر لەسەر وتم ئاخر پرسیاریش بە بەڵام پێم خۆشە ئێوەش هەر لەسەر ئەم بابەتە خۆتان باوکن قاعدەتەن ئەرکی باوک لە کۆمەلگا لە کۆمەلگایەکی سنەتیە کە خەت و کەژاڵ ئاماژەی پێکرد لەو ئەو کۆمەلگا لە دوای شۆڕشی ژنجیان ئازادی هاتە دەرەوە قاینیانە و قۆناغی دەوە دیگمان چۆن چه ئاڵۆگۆڕێک پێک هەر لە بنەماڵە و لە کۆمەلگا و چۆن ئەو جامعەیەکی سنەتی و پیاوسالاری دەرهات و پاینیانە و قۆناغێکی تر و داوای بەرابەریان کرد خەڵک چە بەژنەوە و چە بە پیاوە بە پاڵپشتی پیاوانەوە. ئەرکی باوک چییە؟ لە کاتێکا کە منداڵەکەی تووشی خەموکی دەبێت، تووشی هەر کێشەی هەر خەسارێک دەبێت، ئەرکی باوک چییە بەرامبەر بەو مناڵە؟ خۆشحاڵم بەوەی کە هاتوو کەژاڵ بوشەوە خۆشەویستێکی تایبەتی هەیە و حمایەتی بۆ پشتیوانیەکی لێکراوە لەلایەن باوکیەوە دەستی خۆش بێت وادارم نمونەیان زۆر بێت. من پێم وایە ئەو ڕۆتەی کە دوای انقلابی ژیناش دیارە پێشە بەشدەستی پێکردن پێم وایە ڕوو لە گەشەیە ئاسۆی ڕوونە بۆ کارێکە بێ بۆ یا بە قەولی فارسەکان تەلەنگورێکە بێ بۆی کە مەجموعەی ئەو سونەتانە بە شێوەیەک دەستکاری بکرێ یا بە شێوەیەک گۆڕانکاری بەسەرا بکرێ چون لەگەڵ هەر فکرێکی تازە لەگەڵ هەر فکرێکی پێشکەوتوانە لەگەڵ هەر بیرۆکیەکی پێشڕەو پێم وایە کەم تاکۆت بە هەر ئەندازە بێت هەر ئینسانەکان لە هەر پێگەیەکی کۆمەڵایەتیا بێ حتمما تاسیری بە سزا لەسەری دانێ. من پێم وایە خۆشبەختانە جامعە بەرەو ئەو ئاسۆیاڕوە و باوک کە بەهۆی ئەوەی کە وانەکەی کە نەخشی دایکرد مەردودکەینە و زەعیفیکەین و هیچ نەخشێکی نییە، بەڵام باوک بە حکمەوەی کە زیاتر ڕوو بەڕووە لەگەڵ کێشەکان لەگەڵ دەرەوە لەگەڵ جەنگی عەساب لەگەڵەوە تایبەتە بەوەی کە لە ماڵیشەوە ئەو گرنگیدانە نەوێک ڕۆحیەیەکە یا نەوێک لە ڕوانگە بە شێوەیەکی پشتیوان یا حمایە دەکات لە کچەکەی یا لە کوڕەکەی. پێم وایە جێگەیەکی جایگایەکی تایبەتی هەیە و من خۆم وەزیفەی هەردایک و باوکێک لە خانەوادەیە زۆر گرنگە کە ئەگە خۆیان بتوان نەخشێکی مثبەتیان نەبێت نەخشێک بەرەساسی و تاریفە مثبەتە کە زیندگیەکی شایستیان هەبێ احترامی متقابل هەبێ بەرابەریەکە بێت لە خانەوادەیە لە بینی ژن و مێردا و ئەو مناڵانە بە قەولی سویدی پێیان فۆرەبیلدن ینی دایک و باوک بۆیانە بنا ئاینەیەک بۆی کە هەر ڕەفتارێکە من ئەیکەم لەگەڵ دایکی مناڵەکانە پێی وایە کە کچەکەم تەسەورێک لای دروزەوێت کە من حتمما وەکو سبینێکە بووم بە دایکێکە بێ ئەو تەحملی ئەو شرایطە بکات کە ئێستا باوکم بە دایکمانێکا بێ منیش بۆ خۆناغا یا بەرعکسەکەی کوڕەکەم هەربەتر هەر چۆنێ من بەرخودکەم لەگەڵ کچەکە خێزانمەیە لەگەڵ هاوژینەکەمە ئەو تەسەورە لای دروزەوێت کە پیاوە بێ و جایگای بێت و بەرخودی مناسباتی ئاوا بێت لە چوارچێوەی خانەوادەیە. بەڵام ئەگەر شتەکە بە شێوەیەکی مثبەت بە شێوەیەکی بەرابەر بە شێوەیەکی احترامی متقابل ڕۆشتە بەرەوە من پێم وایە دەستکەوتەکە ئەوە بێکە ئەوانیش گۆڕانکاری دروزەوێت ئەوانیش ئەو کەسایەتێت ئەبن کە هەم ئیدەعالە بۆ من هەم ئیدەعالە بۆ جامعە و نەوێک تغییرە دروزەکە کە لەگەڵ هەموو ئەو سنەت و مناسبات و نائەداڵەتی و پیاو سالاری و زەنستیزی و چونان ئەمانە دێتە دەرەوە چون وەختی کچەکەم تەبیعی انتخابێکی دروست دەکات لەو شەرایەتەیە کەسێکی وەکو باوکی بێت کەسێکی وەکە وەکو کە چۆن لەگەڵ دایکا ڕەفتارەکە ئەگەر پیاوێک ببینێت کە شەرت و شروتی هەیە ئەوێ شتێک تەحمیل کاپی تەبیعیە بەرامبەری وەسێت یا کوڕەکەم بەراکەس ئەوەتێ شرایطی ئەنی مجموعی ڕفتاری خانەوادە زۆر گرنگە لەوەی کە بۆ پەروەردەکردنی مناڵ بۆ بارهێنانی و
ئەوەی کە تایسا وەکو پێشتریش باسم کە جمهوری ئیسلامی لەو بارەوە چ لە ڕێگەی ئورگانها و ناهاتای مختلفەوە کە کلیشەیە زیاتر چوارچێوەیەکی ئورگانیە و مجموعەیەک دامەزراوەیە و مجموعەیە کەسایەتی تیاداناوە و بەخۆبگین و فلانی بەڵام هیچ کارێکی ئامۆزش دەوڵاتەیە چ ئەوارەکە لە ڕێگەی ئامۆژپەروەرشۆ کرایە لە ڕێگەی ناهاتای مختلفۆ کراوە مەشاوەری ئیجتیماعی دروست و ئوسوڵی وایە کە سەربەخۆ بن نەگوا بەسەر بن بە دەوڵەت ئەمانە ئەتوانن لە جاماشە تەسیریان بێ بەڵام وەختی لە جامایە ڕاهکارانە نییە ئەو شوێنانەکە مثبت بێت تاسیردانێ لەسەر پەروەردەکردن نییە وەزیفەکە کرد سەرخانەوەدا پێوە هەر مناڵێکی بە هەر دەرەجێ کە خواستی دایک و باوکشتنیان ڕواتە جامعە وەختی لە خانەوادە شەڕ هەبێ معرەکە هەبێ کێشە هەبێ اختلاف هەبێ لە بینی ژن و مێردا لە بۆەوەی شەرایط مناڵ لەو شەرایەتە بێ تەوەجوو ئەکرێ و فەرارەکات لەو شەرایەتە کە فەرارەکە پەنابەتە بەر کۆڵان پەنابەتە بەر کوچە پەنابەتە بەر ڕەفیق لەوێش مجموعەی ئینسانهایەکی خلاف لە کەمینە کەمانە خەنە داوە بۆ مەسلحەتی خۆیان هینی خۆیان کە سوء ئیستیفادەیان لێکرێت بەڵام وەختی محیتی خانەوادە ئارامەیە و مناڵە هیچ کاتەن بەوە نادەکە فەرار لە خانەوادە بکات چون خانەوادە تەنیا واحدێکە تەنیا شوێنێکە کە مناڵ تیای ئەحساسی ئەمنیەت دەکات بۆیە کە وەزیفەی هەموو دایک و باوکەکان لە حاڵەتێکی شاگە مناڵێک تووشی ئاسیبێکی اجتیماعی بوو موادی مخدر بوو زەربەی حتا بڵێن کچەکەی بێ تجاوزێکی پێکرابێ سوء ئیستیفادەیەکی لە ئەخلاقی لێکرابێ یا کوڕەکەی تووشی کارەساتێک دزیەک شتێک هاتبێ ئەبێ لە خانەوادە بە شێوەیەکی زۆر مثبت زۆر ژیرانە بەرخوردکەن بەو مەسئلە و هەوڵ بن تەخریبی شخصیەتی نەکەن بەو نیسانە و دووبارە قابلی باستەوریدا ئینسان لە زندگی هەڵەژەکە کێشەکە بەڵام مهمەوەی چون ئەتوانی ئەوەی لە ناخێت دەبێن کە بە سروشتی تۆ نییە ئەمە شتێک نییە کە تۆ حیاتی لەگەڵ گەورە بوو ئەمە شرایط بە تۆی دروست کردووە توی تحمیل کردووە بەڵام ئەکرێ شرایطێکی پڕی باشتری بۆ دروستکە لەو ئاسیبە ئیجتیماعی دوور بێت ئەوە وەزیفەیەکی خانەوادەی پێوە زۆر گرنگە ئەهمیەتێکی تایبەتی هەیە لەگەڵ لە خزمەتدا زۆر سپاس کاک متەللی داوای لێبوردنەکەم کاتی بەناومان توا بوو لە کنترۆڵە و پێمان ئەڵێن کاتی بەناممان تەواوە داوای لێبوردنەکەم زۆر بەخێر بن و میوانی عزیز هەوڕێ متەلیبی ئەنوەری لە کوردستانەوە خاتوو کەژاڵی ئادەمی لە سوێدەوە زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە لە ڕفیقەکانی کەمەوانی کە بەشدارن لە بەڕێوەبردن و ئیدارەکردنی ئەم بەرنامە دەستی تۆش بەش بێ ماندوو نەبن و زۆر زۆر سپاسیش بۆ هاوڕێ کەژاڵ بۆ معلوماتەکانی بۆ دەرسەکانی هیوادار سەرکەوتوو و فعال بێت زۆر سپاس بۆ هەمووتان زۆر سپاس دەنەکەم سپاس هەردووکتان بینەرانی ئازیز هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ژیانەوە تا بەنامەیەکی دیکە و چاوپێکەوتێکی دیکە ماڵاوە